seçim kanunu çok açık ve net bir ibare taşımaktadır. پارتی دیموکراتی گەلان هەدەپە سکاڵا لەسەر گشتپرسیەکەی تورکیا دەباتە دادگای مافی مرۆڤی ئەوروپا و داوای هەڵوەشانەوەی پرۆسەکە دەکات. سەرۆک وەزیرانی تورکیاش دەڵێت گەل بڕیاری خۆیدا و هیچ دادگایەک ناتوانێت خۆی بەسەر گەلدا بسەپێنێت. دوایی کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدان لەسەر گۆڕینی دەستوری تورکیا و سەرکەوتنی دەنگی بەڵێ بەسەر دەنجی نەخێردا تاوەکو ئێستا مشتومڕی لایەنە سیاسیەکانی تورکیا لەسەر پرۆسەکە کۆتایی نەهاتووە و یەکتری تۆمەتبار دەکەن. Aziz milletim. Şu an itibariyle yüzlerce itiraz dilekçemiz bu konuda söz konusudur. عوسمان بایدەمیر وتەبێژی هەدەپە لەبارەی قۆناغی ڕاپرسیەکەوە وتی بڕیاری دامەزراوی باڵای هەڵبژارنی تورکیا لەسەر ڕاپرسیەکەوە جێی گومانە و لە دادگای دەستور و دادگای مافی مرۆڤی ئەوروپا سکاڵای یاسایی تۆمار دەکەین و داوای هەڵوەشانەوەی دەکەین. بایدەمیر ڕاشی گەیاند بە سەرۆکۆماری تورکیا دەڵێن هیچ شتێک تەواو نەبووە بەڵکو ئێستا دەست پێ دەکات چونکە 24 ملیۆن جیاوازیە وڵاتە دەخەیتە کوێ. هاوکات سەرۆک وەزیرانی تورکیا لەو بارەیەوە ڕایگەیاند هیچ دادگایەک ناتوانێت بڕیارێک بدات کە لەسەروی بڕیاری گەلەوە بێت چوینە بەردەم گەل و گەلیش بڕیاری خۆیدا. یەڵدرم لەبارەی سکاڵای جاپا لە سەرنجامی ڕاپرسیەکەوە ڕایگەیاند دامەزراوی باڵای هەڵبژاردن بڕیار لەبارەی سەرجەمتانەکانی پەیوەست بە هەڵبژاردن دەدات و بابەتەکە کۆتایی دێت. ئەو بڕیارانەی کە دامەزراوی باڵای هەڵبژاردن سەبارەت بە هەڵبژاردنەکان دەیدات بڕیاری کۆتایین. لەسەروی ئەوەشەوە هیچ ڕێگەیەکی دادوەری بوونی نییە. هیچ دادگایەک ناتوانێت بڕیارێک بدات کە لەسەروی بڕیاری گەلەوە بێت. Islak imzalı tutanaklar Yüksek Seçim Kurulu'na لەلایەکی دیکەوە سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنی تورکیا ڕایگەیاند لە 2 ڕۆژی داهاتوودا هۆکاری ڕەتکردنەوەی تانەی لایەنە سیاسیەکان لە ئەنجامی ڕاپرسیەکەی تورکیا ئاشکرا دەکەین. سەرۆکی کۆمسیۆن ڕاشیگەیان لە 2 ڕۆژی داهاتوودا هۆکاری بڕیاری ڕەتکردنەوەی داواکاریەکانی جەهەپە و هەدەپە و پارتی وەتان دەدەنەوە کە داوایان کردبوو ئەنجامی ڕاپرسیەکە هەڵبوەشێننەوە. ڕۆژی 16 نیسانی 2017 لە تورکیا ڕیفراندۆم لەسەر گۆڕینی دەستوری وڵات ئەنجام درا و زیاتر لە 167,000 بنکەی دەنگدان بۆ ڕیفراندۆمەکە کرابووەوە. بە جیاوازی زیاتر لە 1 ملیۆن دەنگی بەڵێ پارتی داد و گەشەپێدان سەرکەوتنی بەسەر نارەکانیدا بەدەستهێنا و دەستوری وڵات لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی دەگۆڕێت.